بەخشین و هاوکاریکردن و یارمەتیدانی یەکتری یەکێکە لە سیفەتە بەرز و جوانەکانی ئینسانی مسلمان، نەکرد ئینسانی مسلمان هەموو ئینسانێک هاوکاری خەڵکی بکات و یارمەتی خەڵکی بدات و بە تایبەتی ئێمە لە هەڵەبجا با بڵێن لە پارێزگای هەڵەبجایە لە کوردستانی شەوا بڵێن بەحەقەت ڕێژەی نەداری و کەمدەستی زۆرە بۆیە جێگای خۆیەتی کە ئەوانەی کە خوا پێداون ئەوانەی کەوا دەوڵەمەندن لەو ماڵ و سەرۆت و سامانی کە خوای گەورە پێیداون ئاگایان لە فەقیر و هەژار بێ ئاگایان لە سفرەی فەقیر و هەژار بێ ئاگایان لە گیرفانی فەقیر و هەژار بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو کەسێ بەخشندەتر بووە و لە ڕەمەزانە و ئەجود ما یەکون فی ڕەمەزان لە ڕەمەزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیاتر بەخشندەتر بووە بۆیە ئەو بەڕێزانەی کە خوا پێیداون و دەوڵەمەندن بەڕاستی ئەڵێم هاوکار و یارمەتی دەری خەڵکی بوون جێگای دەستخۆشیە جێگای دوعای خێر ئەوانەی کە خوا پێداون هاوکاری خەڵکیەکەن لەم ڕەمەزانە کە خۆیشیان برسیان ئەبێ خۆیشیان تینویان ئەبێ باشتر لە حاڵی فەقیر و لە حاڵی هەژار تێگەن و ئەوانەی کەوا سفرەکانیان بەتاڵە بۆیە ئومێد دەکەین ئینشاءالله ئەوانەی کەوا دەوڵەمەند و خوا پێداون بتوانن زیاتر ئاوەڕ بدەنەوە لە فەقیر و لە هەژار و لە ئەوانە و هەروەها داواش لە دەسەڵاتداران و لە حکوومەتەکەین ئینشاءالله لە کاتی خۆیان موچە و قوتی خەڵکی بدەن هەتاکو و خەڵکی سفرەیان ئاوەدان حقیقەتە وایە بەخشین ئەوە نییە بڵێ ئیلا ئەبێ زۆر دەوڵەمەند بی اینجا ببەخشی ئێمە هەر ئەتوانین ئێوارە لە ماڵەوە خواردنێک دروست دەکەین کاسە ماڵی هەبوو وەختی خۆیان هەبووە ئەکرێ ئینسان یارمەتی ماڵە دراوسەکەی بدا خواردنێ بۆ ئەو بەرێ ئەم خواردنێ بۆ ئەم بێنێ هاوکاری ئەکرێ بە هەر جۆرێک بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی خۆت بپارێزە لە ئاگری جانم ئەگەر بەلەتە خوڕمایەکیش بێ معنای وایە ئێمە هەمومان ئەتوانین هاوکاری بین لە 1000 دینارەوە هەتاکو چەندێک ئەتوانین ئێمە هاوکاری خەڵکی بکەین و یارمەتی فەقیر و هەژار بدەین. الحەمدوللا خەڵکی میلەتی کورد بە بەخشندەی ناسراوە ئیسا خەڵک وای لێ هاتووە سپاس بۆخوا لە بەخشینی کێتوانم بڵێم ڕادە بەدەر خەڵک زەکات و سەرفیتریشی خسوەتە مانگی ڕەمەزانەوە بۆی خێرەکەی گەورەتر بێت ضرورە ئەتوانم بڵێم ئێمەی کورد ناتوانین ئینکاری لە بەخشندەی خەڵکی کوردستان بکەین تقریبا نزیکەی 10-12 ساڵێکە بێت ئەمی میلەتی کورد ناڕەحەتی و زەبری زۆرمان چەشتووە لە مێژووی کووردا بە تایبەتی مێژووی چەتوان بڵم چرخی نوێ یەکێک لە هۆکاری ئەوەی کە خەڵک الحەمدوللیلا ژیانێکی چۆڵی شەرماندانی بەرسەر لە بەخشندەی خەڵک بووە بەخشندەی دراوسێ کەسانی کەسایەتیەکان دۆڵەمەنەکان ینی الحەمدوللیلا ئەتوانە وڵم ڕنگدانەوەیکی زۆر جوانیە بووە بە تایبەتی ئەم 12 ساڵی کە خەڵک لە قەیرانایە ئەتوانم بڵم ئەگەر بەخشندەی خەڵک نەوای لەوچێ ئەم قەیرانە دوو بەرامبەر و سێ بەرامبەر ناڕەحەت وایە لەسەر ژیانی خەڵک سوپاس بۆخوا ئێمە میلەتێکی مسلمانین هەچ کەسێکیش ببەخشێت و هەم لە خوا و نزیکە و هەم لە خەڵکە و نزیکە کەسایەتێکی خۆشەویستی هەیە لە ناو خەڵکە و چۆنەڵێ جیاوازە لەگەڵ کەسایەتێکیکە کە ئەهلی بەخشندە نییە من ئەڵم هەچەند ببێ ببەخشیت چکە هەنێ شتەیە وەکوین شتێکی ڕۆحی وایە دیاریکرااو نییە چەندێک ئەو کەسێک بەپی دەسوڵی خۆی زەلامی وایە دینارێکی پێ یا بە فەقیرێ زەلامی وایە زۆریشی ئەو نایش بەخشێت شتێکەوە عیلاقی وەکوی شتێکی ڕۆحی وایە بینی خۆی خۆی ئەو کەسە بەڵام گرنگەوەی ئینسان بەخشندە بێت ئەتر بە هەچەنێک ببێت ببەخشێ مناڵەکانی فێر بکات یعنی وەکو شتێکی چۆنڵی وەکو عرفێکی جوانی لێ بێت کە ئەو کەسە مناڵەکانی چادەری فێری بەخشندەیی بکات با هەنێ جارێ ئینسان بە بەچای خەڵکە بەخشێت با خەڵک فێر ببێت چکە بەجددی ئەمە خەریکە کۆمەلگای کوردی وای لێت تۆزێک سیلی ڕەحم و شت کەمە بێتەوە با ئینسان وای لێ بکەین بە هەڵسوکەوتمان بە شێوازێک لە شێوازەکان ئێمە خەڵک فێری بەخشندەیی بکەین خەڵک فێری ئەوە بکەین کە ببەخشێت ئیسە من زەلامی ئاڵەیەکە لە فەیسبووکە یا لەم شتانە بۆ ڕایەکە من ئەڵم ینی جاری وایە ئەو بەخشندەیش پێویستەکات چکە هەنێک کەسێ لەوە چێت نەزان ینی زانیاری ینی نەبێت کە بۆ نمونە بەڵام هەنێ جار هەیە خێرکردنیش بە بەرچاوی خەڵکەوە جۆرێکە لەوەی ئەتوانم بڵم ئیشاءالله خوای گەورە هەلی قبوڵ دەکات ببەخشیت بە هەشت تەریقەیەک بێت گرنگەوەی ئینسانێکی بەخشندە بێت ئینسانێکی میهرەبان بێت ئاگای لە فەقیر و هەژار بێت ئێمەی کورد سپاس بە خواستەکەم لەو ڕۆوە گرفتمانی الحەمدوللیلا سپاس بۆ خوای گەورە فەزڵێکی گەورەیە خوای گەورە بە میلەتی کوردی بەخشیوە کە ئەهلێکی ناترسین بەجددی میلەتی کورد میلێدێکی چاونەترسە
ئەتوانم بڵێمین لە ئاستی بەخشندەیە لە ئاستی لە ڕووی مادیەوە ئێمە ئەتوانم بڵم تاکە میلەتێکین لەسەر زەویە لە ڕووی مادیەوە ناترسین ینی بەجددی ئەوەی بەسەر کورداتەوە بەسەر میلەتی چکە باتەیە لەوەشە بەڵام ینی 100 ساڵ وایە ینی نەمایە بەڵام سواز بەخوای گەورە ئێمە میلەتێکی ناترسین میلەتێکی چاوقایمین لە ئاستی پارە لە ئاستی مادا لە ئاستی بەخشندەیە ئەتوانم بڵم نمونەی لەسەر زەویە. بەخشین خوڕە و شتێکی دیندارە و قورئان هەمیشە تاکی دەکاتەوە لەسەری و بەخشین ڕێگەی بەهەشتە و نزیکبوونەوەیە لەخوا لەبەرەوە مسلمان ئەبێ ببەخشێ وەکو لە حەدیثی شاهاتووە فەرمێ اتقوا النار ولو بشق تمرة لە خۆت لە ئاگر بپارێزە با لە تەخورمایەکیش بێ کەواتە ئێمە گرنگ ئەوەیە ببەخشین نەک زۆریەتێکەکەی یا چەندێک زۆر بێ گرنگەوەیە فێری بەخشین بین و ببەخشین لە لایەکی تریشەوە هەستکردن بە ئینسانیەت و دینداری و مسلمانەتیمان وامان لێکە ئەبێ ببەخشی چونکە پێغەمبەر دوردی خوا لێ بێ فەرمێ ليس منا من بات شبعان وجاره جوعان لە ئێمە نێو کەسی کە خۆی تێرە بەڵام دەراوسیەکەی فەقیر و هەژارە و نیەتی بیخوا لەبەرەوە بەخشین خوڕە شتێکی دینداری مسلمانە و بەخشین خۆپاراستنە لە ئاگری دۆزەخ و تەنانەت ئەو کەسانەی کە لە قیامەتە نەیان بەخشیوە تەمەنا و هیوا و ئاواتیان ئەوەیە داواکەن خۆیان جەرمان گێڕیتەوە بۆ دنیا بۆ ئەوەی ئێمە لە نەسەدەقەن نەبووی ببەخش ینی هەندێک لە زانایانە فەرمونەوە کەسێک کە ڕەزیل بێ ینی نەبەخشین بەرامبەرەکەی ڕەزیلیە ئەو ڕەزیلیش پیان وایە قەرینی کوفرە ینی ئەو کەسێک کە ڕەزیل بێ هەندێک لە زانایان پیان وایە کوفرە وەسیفەتی ڕەزیلی لەگەڵ سیفەتی دینداری مسلمانێتی و ئیمانە ناگونجێ لەبەرەوە شتێکی گەورە و گرنگە ئینسان خۆی بپارێزە لە ئاگەرەوە و حەدیسەکەی ئاماژەی پێدا اتقوا النار ولو بشق تمرة ئەبێ ببەخشێ بەڕاستی ئاەت باس لەو کەسانێکە کە سەرەت و سامانیان کۆ کردوێتەوە و دایان ناوە و نەیان بەخشیوە لە ئاگری لە ناو جەهەنەمانەوە لە ئاگری دۆزەخە بەو پارە و سکە و ئاڵتونەی کە هەڵیان گرتووە پێیان سزا ئەدرێ و تەنانەت لە بەرامبەری شەخوای گەورە هانی مسلمانانەدا یا أيها الذين آمنوا مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء يعني خۆی گەورە هانی مسلمانانەدا پاداشێکی گەورە و زۆری بۆ داناون بۆ ئەوەی ببەخشن و فێری بەخشندەی بن و پێغەمبەر دوردی خوای لێبێ کاتێک لە دنیا دەرچوو هیچ سەرۆت و سامانێکی نەبوو لەگەڵەوەیشە یعنی دنیایەک غەنیمەت و شتیان هەبوو و ئەیتوانی ینی زۆر خۆی دەوڵەمەنیشکا و سەحابەشی هیچ ئاعترازێکیان نەبێ مادەم پێغەمبەری خوایە بەڵام ئەو هەرچێکی ئاهاتە دەست ئەی بەخشی و بە تایبەتی لە ڕەمەزانیشە لە هەموو مانگەکان زیاتر پێغەمبەر دوردی خوای لێبێ بەخشندە بۆ و بەخشیوێتی. ڕەمەزان مانگێکی پیرۆزە مبارەکە مانگێکە قورئان تیاتوێتە خوارەوە مانگێکە مانگی بژانەوەی دڵە بژانەوەی ڕۆحە بۆیە پێویستە هەموو دەوڵەمەنان و ئەوانەی کە خوا پێداون چاویان لە هەژاران بێ اینجا بەخشینش بەڕاستی سیفەتی ئینسانی مسلمانە لە هەموو وارەکانە ئەوانەی کە بڵێن لەسەرەوەن دەوڵەمەنن چاویان لەوانەی خوارەوە بێ کە هەژارن خۆشەویستی و محەبەت دروستە بێ اینجا ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانش مانگێکە بەڕاستی ئەتوانین بڵێن مانگێکە پڕاوپڕ لە نور لە محەبەت لە خۆشەویستی سفرەی هەژارانە بەڕاستی هەژاران بە تایبەتی خۆی بەخشین هەمیشە هەر بەردەوام بەڵام لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زیاتر بەڕاستی هەژاران چاویان لە دەوڵەمەنەکانە بۆیە مانگێکە بەڕاستی پێویستە ئەوانەی کە خوا پێداون بە تاوەتی چاویان لە هەژاران بێ هەتاکو خوای گەورە زیاتر بەرەکەت بخاتە ماڵ و سەرۆت و سامانیانەوە نەخێر بە پێویست هەیە خوا پێداوە زیاترە بەخشە ینی بەخشین خۆ مەرج نییە ڕاستە پارە خۆراک بەخشینە بەڵام جاری وایە کەسێک کە لەوەسێ پارێ نەبێ زەردەخەنەیەک بەخشینە بە بەرامبەرەکەی دڵی مناڵی خۆشکەی بە تەمەنی خۆشکەی بۆیە پێویستە هەر کەسێک بە پێی توانای خۆی ئێستا لەوەسێ کەسێک کە هەیە بێ مەسەلەن پارەی چاکیە ملیۆنەیە بەخشێ
هەیشە پارێنی لۆزی 1000 دینارە بەخشێ 1000 دینارەکە مقابل ئەو ملیۆنەیە بەخشە چونکە ئەم نەدار ئەو زیاتر خوا پێداوە بۆیە بەڕاستی بەخشین سیفەتێکە لە ناو دڵی مسلماندار و مسلمانانە هەمیشە بێ بەڕاستی نمو بکە گەشە بکە هەتاکو بتوانین وڵاتێکی گەشە سندوو و خۆشەویست و برایەتی کۆمەڵگەیەکی پتە و دروست بکەین لە ناو خۆمانە. مانگی ڕەمەزان بۆیە هاتووە کەوا ئینسانەکان لە یەک تاخانان ئەخۆن ئەویش ئێوارانە یاوەکو پارچێوەکەن و ئێواران نانەخۆن بۆ ئەوەی ئاگامان لە فەقیر و هەژار بێت و زۆر پێویستە و ئەوەی کە موسڵمان دیاری کردووە بۆ ئەوەیە کەوا ئەم مانگە پیرۆزە بتوانین یارمەتی فەقیر و هەژاران بین بە هەموو شێوازێک دەستگیرۆی فەقیر و هەژاران بکەین لە هەر شتێتر ئایا بە 250 بێ بە خواردنی ئەوارەیە بێ بە خواردنی بەربانگە بێ بۆ فەقیر و هەژاران دیاریکرێت ئەمە شتێکی زۆر جوانە و لە دینی ئیسلامە زۆر بە پیرۆز ڕاگیراوە. دینی ئیسلام هەر لە سەرەتاوە داوای لە موسڵمانان کردووە کە بە دڵێکی فراوان و بەخشین و ببەخشن لە پێناوی خوای تەعالا بۆ ئەوەی لە بەخشینە ئینسان هەرچەندێ ببەخشێت خوای گەورە بە زیادەوە ئێداتەوە یعنی قانجازەکەی زۆرە ئینسان هەرچەندێک ببەخشێت ئەگەر بێت و لە تەخورمایەکیش بێت سەدەقەیەکە بە لە تەخورمایەکیش بێت هەر گەورەیە و بەخشینێکی گەورەیە و دینی ئیسلام دیاری کردووە کەوا ئینسانی مسلمان بتوانێت بە هەر شێوازێ بێت بەخشینەکەی خۆی بکات لە پێناوی خوای تەعالا. طبعا یارمەتیدانی مسلمان ئەجر و پاداشتێکی گەورەی هەیە لەلایەن خوای گەورەوە. خوای گەورە ئەجر و پاداشتی ئەو کەسانە بە گەورەی دەداتەوە بە دوو قاتە. خوای گەورە دەفەرمێت چی دەفەرمێت دەبارەی ئەو کەسانە دەفەرمێت الجەزاء لإحسان إلا إحسان ئەوانەی کە خێر دەکەن چاکە دەکەن هەر چاکەیان دەداتەوە و هەروەها بگرە چاکەکردن لەگەر هەژار و نەداران لە یەکەوە هەتا 700 چاکە دەست پێ دەکات. خوای گەورە ئەجر و پاداشی دەداتەوە. ئەمجا ئەم ماڵی کە زەکاتی لێ دەکات یاخود ئەم ماڵی چاکەی پێ دەکات یارمەتی فەقیرێ پێ دەداتن خوای گەورە بە 10 قات و بە 100 قات ئەجر و پاداشتی ئەو کەسانە دەداتەوە. بەڕاستی زۆر گەورەیە ئەو کەسانێک کە موسڵمانێک فەقیرە دەستکوورتە نیتی پێویستی پێهەیە پێویستە و محتاجە ئەوە خۆ پێداوەکان بیاندا بیدەنێ و یارمەتیان بدەن خوای گەورە ئەجر و پاداشتی بە چەندەها قات دەداتەوە. خوای گەورە ئەجر و پاداش دەدا بەرەکەت دەخاتە ڕزقەکەشی بە چەند قاتان بۆی قەرەبوو دەکاتەوە لەسەر دنیادا چی ئەوانەی کە یارمەتی فەقیری دەدا یاخود یارمەتی هەژارەکان داماوەکان و محتاجەکان ئەوانەی کە پێویستیان پێیە خوای گەورە بە چەندەها قات ئەجر پاداشیان دەدات و بەرەکەتیش دەکەوتە ماڵەکانیان. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم اتقوا النار ولو بشق التمرة. ئینسان دەرێ خۆتان بپارێزن لە ئاگری جەمە ئاگە بدن کە خورمایش نییە واجبە بە هەر شێوەکەیەکە یارمەتی دەدەی خوای گەورە ئەجر پاداشت دەداتەوە. بە هەر بە تایبەت ڕەمەزانیشکە دەبینی داما ئەلعان نیتیان لە غەیری ڕەمەزانیش ئەجر پاداشی گەورەی بەس بە تایبەتی لە ناو ڕەمەزانە کە یارمەتی دەدا ئەجر پاداشتێکی گەورەی هەیە لەلایەن پەروەردگار. لە ڕاستیدا سەدەقە و ماڵبەخشین بە تایبەتی لە مانجی پیرۆزی ڕەمەزان خوای گەورە دەکاتە مای بەڵام موسیبەت کە لەسەر خودی شخصەکەی لە ئابا. پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام دەفەرمێت داء مەرضاکم بسەدەقەتی واتە ئەگەر نەخۆشیتان هەیە بە سەدەقە چارەسەری بکەن. لە حەدیثێکی دیکە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام دەفەرمێت الصەدەقەۃ تدفع البەلاء بەڵام موسیبەت لا دەبا. ئەوڕۆ ئێمە لەو زروف و زەمانەی ڕۆژانە پرسیارمان لێ دەکرێت کابرا دەرێ وەڵا نەخۆشم کابرا دەرێ وەڵا حاڵم تەواو نییە کابرا دەرێ وەڵا
ماوەستا سرم دێشی لەو بابەتانە ئینسان سەدەقەی بکە بەڕاستی خەڵک زۆر فەقیرە خەڵک زۆر نەبوونە بە تایبەتی معاش تاخیر بووە ئینسان ئەگەر بێت و دەستی خەڵکی فەقیر بگری لە ڕاستیدا خوای گەورە دەیکات لۆی دەکاتە توێشی و قیامەت هەمیش ئینشاءالله خوای گەورە لە بەڵا موسیبەتی دنیا و قیامەتیش دەیپارێزی ئینشاءالله خوای گەورە فەرمێ ماڵ بە بەخشین زیاد ئەکا هەر کەسێک ئینسان بێت و سەدەقە بکە خوای گەورە هەم لۆی زیادەکە و هەمیش دڵی بەرامبەری خۆشەکە واجب نییە ئینسان وبرە ئیلا ئینسانی دەورەمە دەبێ خێر بکە ئەتو ئەلکەلیمەت و طەیب سەدەقە زاروێ ئەگە قسەی خۆش بکەی بە تایبەتی دڵی خەڵکەی خۆشکەی سەدەقەیە لۆ نمونە تو 100,000 پێە 5,000 لەو 100,000 ببەخشە بەبێ گومان بە قەدەرای ئەوەی کە 10 ملیۆنی دەباغێرەدانە خێری ئەگاتێ ئەو کەسێک کە 10 ملیۆنی هەنا بە قەدەرای 100 ملیۆنی هەیە 500,000 بکاتە خێری هەیە واجب دیارە ئینسانی دەوەرەمە خێر بکە بێگومان خۆی لە خۆیدا سەدەقە و ماڵبەخشین لەگەر زەکات دوشتی لێک جیاوازە زەکات ڕوکنەکە لە ڕوکنی چارەمی ئیسلامەتی یعنی پێت خۆش بیان پێت نەخۆش بی ماڵت هەبی دەی ببەخشی بەڵام سەدەقەوان نییە سەدەقە سێ مەراتیبی جیاوازی هەیە وەکو باسمان کرد یەک لەو مرتەبانە ئینسان لە ڕاستیدا کە ماڵ ئەبەخشی هەم دەبیتە شیفای نەخۆشی هەم دەبیتە ماڵ زیادبوونی خێری سونەتە ئەگەر بیکەی لە ڕاستیدا ئەوە خی گەورە پاداش دەدات و ئەگەر نەیکەی گوناه بار نابی ئەویان جیاوازیەکان لە بینی ئەی زەکات و سەدەقەی ئەوەیە سپاسستایژە خی گەورە هەموو کاتێک ئەوانەی دەبەخشن ئەوانەی کار کردو چاکە دەکەن ئەو سەرفرازن هەردوو جیان کە خی گەورە یاسای ژیان وای دانایە هەموو کاتێک دڵەکەم بە چاکەکردن بە سەدەقە خۆش دەبێت پشتیوانی خەڵکی هەژار و مەزلوب و کرێتی منداڵەتیم بکرێ لە هەر شوێنێک لەلایەن دەسەڵات داربی لەلایەن دەوڵەمەندێک بکە خوا دەسەڵات و هێزی پێبەخشیوە سەر ئەنجام ئەگە بێت و خەڵکەکە ئەوانەی کە پارەیان لایە ببەخشن هەر زەکاتێک بیا هێزێک بێ دەسەڵاتێک بکە دەسەڵاتی لایە لە پێناوی خی گەورە ملەتەکەی بۆ دوورنیە خی گەورە بەزەی بەو خەڵکە و بۆ دەسەڵاتە و بۆ دۆڵەمەندانە دابێتەوە ئەگەری شەر نەبەخشن هەر پشتوانی ناعاقی بەتاڵی بکەن و لە پێناوی خی گەورە نەبەخشن سەرنجامەوە هەموو لە یەک زەرەر دەکات بەخوا هەر کەسە نیەتی خۆی لەسەر ئەوەی خۆی بەخشین ئەوەیە خی گەورە ئەوە لێ وەردەگری ئەگەر ناتوێسا 10,000 پێتان ڕوبعش بکەی خێر 100 دەفتەر تێتان دەفتەرش بکەی خێر ئێستا و کاک مەلایاسم قسێ کرد دەرێ دەوڵەمەندەکانی کوردستان 530 میلیۆن دلار زەکاتیان دەکەوی ئێکاکەوە گوتمان دەیاڵەوە گوتمان دەسەڵات پارە نادا ئەدلو خەڵکەکە نادا ئەیلو دەوڵەمەندەکە نادا بەڕاستی هەمووی عەزەکات تووری خراپە بچێنی بەرژەوەندی خۆی شوێنی خۆی ماڵمداری خۆی بەخۆی خۆش بژی کەچی جیرانەکەی خزمەکەی هاوڕێکەی گەلەکەی لە هەر بارودۆخێک دابی ئاوری لێ نەداتەوە ئەوەش پشتیوانی نەعاقی بەتاڵیە سەر ئەنجامیەوە خی گەورە لە هەموو لایەک بەڕاستی عنی ئاوری بەڕعمەت و بەخشنادەتەوە وەکو وەزع ئێستا تێکۆتینە کە لە ڕووی وشکە ساڵی لە ڕووی ناخۆشی ژیان لە ڕووی بێپارەی بێموچەی هەموو سەرنجامەوە کە خۆمان تووری خراپە دەچێنی ێ باش ئێستا و لە ماری خۆ دانیش سفرەخواانە چی دەڕازێنیەوە خی گەورە بە هەموو لایچوە ئەوە چ دڵخۆشیە کە تو جیرانەك نەیبی خزمەک نەبی برایەک نەبی خەڵکەک نەیبی یعنی ئەو ڕۆخوارد 50 سال خوارد کاک ئێستا فەرمو ئێستا زەلامێ مەسوولە لەوانێ عمری 70 سارە دەساری نمایە نەتانی ئەمە عمری لە سەیەکدانێ 50 دەفتەری بخوا کەسی ساعوی میلیۆن دەفتەریە دەوڵەمەند هێ ساعی میلیۆن دەفتەر لۆ وەرناگن کاکە بەسە خەڵکی هەژا بەسە گەلەکەی لە هەموو لایەک بەشکە تاوەکو خی گەورەش بەزەی بە هەموو لایەک دابێتەوە هاوکاری فەقیر هەموو دۆڵ پێویستە بەس لە مانجی ڕەمەزان زیاتر پێویستە خێری زیاترە سەدەقەی زیاترە یعنی ناکرێت تو بری وەڵی نیتم ئەوە فەقیرنەوە ناوە کەمرە فەقیر خۆ عیبی تێدارێ فەقیرە بەس ئەوژە کەسێک دەبینێ بداتە ئەوەی بەسەر هیچ شتێ نییە زۆر پێویستە هەموو دەمەک پێویستە نەک مانجی ڕەمەزان بەس ئەو مانگە بزادە مانگە مانجی خێر و تاعەتەوە دەبی زۆر فەقیر دەبی ئەمە دەبینی چادی ناو بازاری دەزانیت چە فەقیر بێدارێت کەسێک داما و دەستکورد دەبێت هەیە داوا دەکەنیتم هەیە شەرم لە خۆی داوا بکات یعنی کابراش گەورە و گران تەماشەکەی بەس کەسی وای داهاتی کە داوا بکات دەستبار کاتەوە خەفەتی پێ دەخۆ بەو شتێ بەڕاستی زۆر ژن کوڕم سزنای کوڕم نەخۆشە ئەو دەیدێنی زۆر ئاساییە چی دەیە خۆ خماری دنیا هەر بخۆی بخۆی دەوی فەقیر و
خی گەورە لە هەم کات و سادە چی هەیە ڕەمەزانان و پێش ڕەمەزانی و پاش ڕەمەزانێش خێر هەر خێرە ئینسانەوە نییە بەس ڕەمەزانی خێری بکاتن و پاش ڕەمەزانی خێر نکاتن یا پێش ڕەمەزانی خێر نکاتن دەبێت و دایم خێری بکەیت دایم خوا دەبیر بی بەس چیە بە ڕەمەزانە زیاتر بکەیت بەخۆی خێر لە هەم شوشی گرینگە سەدەقەی خۆتە مار منداری خۆت و لۆ خۆ لە دوا ڕۆژ و لۆ قیامەتی و لۆ دڵخۆشی خۆت و مرۆڤاتیش ئینسانەتی یادی ئینسانەتی کابرا نانەی بخوات توش کاوەڕی بخۆی ئاگا لەوی نەبی دەبی ئەوەی ئیمانی بە قۆت بی حەقی لە دەوروبەر فەقیری نییە ئەو دەگرێتەوە سەر ئیمانی کابرا ئیمانی هەبوو لای خۆی هەبوو فەقیر هەیە زۆر فەقیریشە خێری دەکاتن دەوروبەرش نیوە هەجر ئیوی خێری ناکاتن دەگاتەوە سەر ئیمانی ئەگە ئیمانت تەواو بوو ئیمانەکەی کامل بوو خێر دەکا چی ئەوە خێردان خێرکردن جەرجی دەوێ غیرەتی دەوێ پیاوەتی دەوێ هەمووی دەوێتن دەزە بەشی خۆڕاکەی بدەیت کابرای خێر زەکاتی ماری خۆی مهم نیە زەکات ماری خۆیان بێ منەتە ئەوی دەوەرمە دەوازبە بەڵام خێر زۆر میمەت و خێر سەدەقەی خۆت بکەیت سەبارەت بە بەخشین لەو مانجی پیرۆزی ڕەمەزانی هیوادارم ئەوانەی دەوڵەمەندەکان سەرمایەدارەکان هاوکاری ئەو مرۆڤانە بکە کەوان نەبوونن خاستەتەن لەو زروفەی ئێستا کە نەبوونی مەعاش بەڕاستی کاریگەری لەسەر تاک بە تاچی ماڵی خەڵک کردووە بەڕاستی هیوادارین هەم لۆ خۆیان و هەم لۆ قیامەتی شتێک بچینن کە لەو لای بدورنەوە خەرک بەڕاستی محتاجە هیوادارم خەڵک هاوکاری بکرێ بەڕاستی کەوا هۆی دەبتە هۆی دڵخۆشی خۆشیان بەنسبەت خێرکردن شەرنیە ئیلا دەورەمەند بکە کابرا بە پێی توانای خۆی جاری وایە 250 بکاتە خێر دڵخۆش دەبی بەرامبەرەکەی دڵخۆش دەبیتن کە بۆ هۆی کە بەرامبەرەکەی دڵخۆش بوو دەبتە هۆی خۆشی کە دڵخۆش دەبی بێجگەلەوەی کەەوە خێر و سەدەقەی لۆ دەنووسرێتن و بە هەمان خێرەی نەبراوی لۆ دەبیتن هەم بەرەکەت لە ڕزقی دەبی لە دنیا و لە قیامەتێ ئینشاءڵڵا هیوادارین لەو زروفە ئێستا چینی دەوڵەمەند ئاگایە چیان لە چینی فەقیر بیتن و هەم زەکات بی هەم یارمەتی دانین زۆر گرینگە یعنی لە جیران ڕا ئەجال هاوکاریەکان مثلەن ئەوەی لە قسمی خۆی ڕابات دەست پێ بکە ئەگە لە قسمەکانی خۆی خلاص بوو با دەور و پشتی هاوکاری بکاتن یعنی زۆر یعنی کەم دەرامەت تێ لە هەولێرێ برێت و من لە هەموو قەزا و نوعیەکانش نەکبرێن بتایبەت بەس لە هەولێری فەقید زۆرە ڕاستی یعنی هەرەوە نێت و بێس ڕەمەزانێک بچ خێری بکەیت خێر هەموو کاتێک پێویستە خێر بە هەم کەسانە بکەی یعنی ئەوی بیان ناسی ئەوی نەشان ناسی دەتانی لە دەوروبەر بپرسی چێ پێویستی بە هاوکاری هەیە ئێستا لەو ڕەمەزانێ زۆر کەسێ تەلەفۆن لۆ مکردێ گوتیە مسارانە وڵی زۆر جار پارەم خڕ دەکردووە لۆ فەقیر و هەژاران چەند عایلە بوونە من پارەکەم دەدانێ ڕاستی ئێستا من خۆم ناتانم بچم پێ بەو کەسانە برێم کە پاریان دامێ بچم یارمەتی خەرج پێ بدەمەوە چکە پێم گوتیان بخوای بە خۆمان وەزعمان باش نییە ناتانم زەختیشان زۆر لێ بکەم یعنی ئێستا زۆر کەسانەکەنا بەخوای پێیان گوتیمە گوتی ئەگە کەسانەکە بوون هاوکاریمان بکەن یعنی پێویستمان بە هاوکاری هەیە بە پێی پێویست یعنی دەورەمەندەکە احتیمالە لەوانەیە زۆرتر بیتن کاک هاوکاری کاتن بابێتن ئەمن ئەگەر لەوانێم دوو عایلە بیناسم بابێتن من ڕقەمەکەیان دەدەمێ با بخۆی بچ هاوکاریان کا پێویست دەکەم بچم هاوکاری کابرای بکەم بەدەستی خۆی باچی هاوکارێکی بکە لۆ هاوکاری دەسمیلی یەکەچی دەکە بایان کەسەچی لەگەرم بنێرم دەچم هاوکاری دەکەم ئێستا نەفەر هەیە پێویستی بە قەستەر و باڵۆنیە ئێ باوەڕ کە پارەی نییە وەڵای پاوە 1 دیناری نییە چاوەڕێ ئەوەی دەکاتن کەسێک بچیتن هاوکاری بکاتن بە پێی پێویست یعنی بە پێی توانای خۆی باوەکاری کاتن کاکە خۆ نەبووە توی لا برێ وڵای من دەبی دەورەمەندە چی زەخم بم چ خێری بکەم یعنی دەورەمەند یعنی ڕاستە ئەوش خێری خۆی دەکا نارێ وڵا دەورەمەندش خێری ناکاتن خێری گچکەشە خێرە کاکات لە باتی مەسەلەن 200 دلاری بدێ کابرای 50 دلاری بدێ کاکەم نەمگوت 100 دلاری بدێ 50 دلارش خێرە کاکە کابرا دەسفەر برنجش پێ دەکڕی وایە یعنی بە پێی پێویست فەقیر گەلێک زۆرە کاکە ئەتەماشەوەی مەکە مەسەلەن شەوی خەرک دێتە دەرێ ئەو بازارە جممەی دێتن کاکە خۆ هەمووی دێتە دەرێ کاکە لە وڵا لە فەقیریان دێتە دەرێ لە خەم خەفەتی دێتە دەرێ کاکە وڵا نەفەر هێستا بەو ڕەمەزانی باوەڕکە
وڵی برندشینێ بخواتن وڵەوەچی نۆتەکانە بەسیەوە یعنی ئێستا خەرک چاوەڕ یعنی تەماشای خەرچی دەکاتێ دەرێ با بە خەرکەم لە دەرەیە یکاکە با خەرکەم لە دەرێ بێتن یخۆم خۆی لە دەرێ خۆ ملیۆن لێ نییە دەورەمەند نییە کورێ هێ دێتە دەرێ وڵە 500,000 پێ نییە وڵە 500,000 پێ نییە. دەربارەی خێرکردن لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا خێرکردن لە هەموو کاتێکدا پێویستە بەڵام زیاتر لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا لە قورئانی پیرۆز ئاماژەی پێکراوە چونکەکەوە ئێمە بە ڕۆژی دەبین هەست بە برسێتی و توێنێتی دەکەین ئەو کات هەدەزانینکەوە هەژاران تا چەند پێویستیان هەیە تا چەند هەژارن تا چەند پێویستە هاوکاری بکرێن هاوکاری مەرز نییە کەم بیا خود زۆر بیتن یعنی ئەگەر لە یعنی لە فەرمودەش هاتووەکەەوە ئەگەر نەتوانانی تەنانەت دەنکە خوڕمایەکیش بیارمەتی کەسێکی پێ بکەیت ئەوەش ئەوە دەگەینی یعنی زۆر زار بێت تۆ فەقیرێک دەگەینی دەبینی ڕەنگە 10,000 پێ نەبی بدەی بەڵام دەتوانانی 5,000 بدەی بتوانانی پێداویستێکی ژیانی خۆی دابین بکاتن یعنی خێرکردنیش یعنی هەر وەکوکەوە بەو شێوەیدا هاتووە پێویستە یەکەم جار لە کەسە نێزیکەکانی خۆمان و دەست پێ بکەین دواتر دراوسەکان دواتر کەسە دوورەکان پێیان ببەخشێن و کاتێک پێیان دەبەخشی منەت بەسەر ئەو کەسانە نەکەن چکە لە پێناو خدای گەورە دەیبەخشین دەبێت مەمنونیش بینکەوە ئەو کەسە ئەو خێرەمان لێوەربگرێتن نیەت و خاڵسمان تەنها بۆ خی گەورە بێتن بۆ ئەوی خی گەورە قبولی بکاتن ئەو خێریکەوە بە هەر هەژارێک دەیبەخشین بێگومان ئەجریێ یعنی یەکەمیان ئەوێ ڕزق دەکاتە ناو ئەو خێر و بەرەکەتێکەوە ئەو کار کاسیبەی تۆ دەیکەیت یعنی یاخود زۆر زاروێ لە بەڵایەکی گەورە خی گەورە دەتگەڕێنەوە یان لەناو کوردەواریشدا هەیە زۆر زاروێ کاتێک کەسێک تووشی عادی سەگ دەبینە خۆشێک شتێک دەبێت بەڵام دەگەڕێتەوە دەڵێن داخۆت خێرێکی کردو یاخود داخۆت سپارەش دایتە هەژارێکە دوعای کردووە بۆی دوعای خێر خی گەورە گەڕاندویتەوە ینی ئەجری هەم دنیا و هەم لە قیامەت لە دنیاکەی زۆر زاروی بە خۆمان دەیبینین کەەوە ینی بە زۆرە هەر خی گەورە پاداشمان دەداتەوە لە دنیاکەی تیژ پاداشتەکەی بە بەهشتی پانی و بەرینە خی گەورە دەیداتەوە بۆ بەندەکانی بێگومان یعنی کاتێک تۆ گرنگ ئەوەیە تۆ کاتێک لە نیەتی دڵەوە ینی ئەگەر 1000 نێژبی بیدەی بە کەسێک یعنی لە دڵەوە هەست دەکەیکەوە ئاسوودەی چکە هەست دەکەیکەوە یارمەتی کەسێکت دایە و کەسێکت دڵخۆش کردیا خی گەورەش تۆ دڵخۆش دەکەکەوە کاتێک کەسێک دڵخۆش دەکەیت. ڕاستەکەی من پێم خۆشە باز لە شێوازەکانی بەخشین بکەم ئێمە ئیش لەسەرەوەکەین کە بەخشین ببێ بە کللتور ڕاستە لە دێر زەمانەوە لە ناو کوردەواریە لە ناو مسلمانە لە ناو خزم و دۆستانە لە ناو عشرەتەکانە شێوازی بەخشین هەبوو بەڵام بەخشینەکە بە شێوازێک بۆ کە لە ناو خۆیان بۆ فراوان نەبوو نەچۆتە دەرەوەی خێزان نەچۆتە دەرەوە یان با بڵین بە شێوازێک نەبوو بە کللتورێکی گشتگیر کە لە مناڵ بۆ مناڵ لە گەورە لە بەتەمەن لە بە هەموو شێوازەکانی بەخشینە بێت ئێمە ئەبێت چاو کراوە بین لە بواری بەخشینە ئەم زروفە ئەم کاتێک کە ئێستا خەڵی بە شێوەی گشتی تایەتی ئەو بارودۆخە سەختی ئابوورەی کە هاتوۆتە ئاراوە ئەمە وای کردو کە خەڵکانێکی زۆر خێزانێکی زۆر نەخۆشیێکی زۆر پێویستیان بە بەخشینە بێت ئەمە پێویستە بیلەوە بکەینەوە کە شێوازی بەخشینەکانمان گۆڕانکاری بەسەربێنین بیلەوە بکەینەوە لەکوێ ئەم بەخشینەی ئێمە زیاتر کاری خۆیەکە سوودی زیاترە بێ جێی خۆی زیاترەگرێ بۆ نمونە نەخۆشخانەکان کە لەوانەیە جۆرێک لە بەخشین ئەگەر کۆب کرێتەوە هاوکاری نەخۆشخانەکان بکرێ ڕەنگە جێیکی زۆر بگرێتەوە کە ئەمە ڕەنگە هۆکارێک بێ بۆ چارەسەرکردن یان ڕزگاربوونی چەندین نەخۆش لە مردن و ڕزگاربوونیان و چاکبوونەوەیان لە نەخۆشیەکان یان ڕەنگە کۆمەڵی شێوازی کێزانی تر هەبێ لەبەر کەمی دەرامەد نتوانم مناڵەکانیان بنێرنە بەر خوێندن و پێویستیان بەوە بێ کە مناڵەکان بنێرنە بەر کارکردن ئەمە ڕەنگە ئێمە بە بەخشینێکی کەم بۆ خێزانە بتوانین ئەو مناڵە لە نەهامەتی ڕزگار بکەین لە دەردەسەری ڕزگاری بکەین لە ئیشپێکردن ڕزگاری بکەین دووری بخێنەوە لە جۆرەکانی استیغلال و تونگ و تیژی ڕەنگە ئێمە بیلەوە بکەینەوە بەخشین هەرەوە نییە من بێم گەڕم زانم دراوسێ یەکەم کەس یەکەم فەقیرە یان هەژارە
باشتر وایە فراوانتریش بکەین لەسەر کللتوری بەخشین بیر لەوە بکەینەوە کە لەسەر کۆمەلگا لە ئاستی کۆمەلگا کاریگەری هەبێ بەخشین بۆیە من خۆشحاڵە بم کە ئێستا کۆمەڵە ڕێکخراوەیە کۆمەڵێک لایەن هەیە کە بە شێوەیەک لەسەر کۆمەلگا لەسەر نیشتیمان لەسەر کۆمەڵی بابەتی زۆر گرنگ کارەکەن بڕوا دروست بکەن بڕوایان بەو لایەنانە هەبێ هاوکاریەکانیان خێرەکانیان ببەخشن بەو ڕێگایان بەو لایەنانە بۆی بتوانن لەسەر ئاستی کۆمەلگا سوودیان بمێنێ منەتوانم باز لەوە بکەم میسا بۆ نمونە نەخۆشخانەی هیواییشێکە لەو نەخۆشخانانی کە بە بەردەوامی پێویستی بە چارەسەرە پێویستی بە هاوکاریە ڕەنگە خەڵکێک بڵێەوە ئەرکی حکومەتە باشە خێزانێک لە دەروی شارێت بۆ نمونە لە کەلارویە لە سلێمانی چارەسەرگە مناڵگەی پێویستە سێ مانگ لە سلێمانی بمێنێتەوە ئەو خێزانە لەکوێ بمێنێتەوە ڕەنگە پێویستکە شوێنێکی تایبەت هەبێ بەو نەخۆشخانەیە وەکو شوێنی مانەوە بۆی خێزانەکە بتوانن لە نزیک خەستخانەکە بمێنەوە بۆی بتوانن چارسە ئەمە یەکێکە لە هۆکارانە هۆکاریشتە ڕەنگە هۆی هاتوو چۆ بێ و خێزانە نەتوانێت توانای دابینکردنی هاتوو چۆی نەبێ ڕەنگە شوێنێک هەبێ کە بتوانانی تۆ ئەم پارێ بێ بە نەخۆشخانەی هیوە ئەو خێزانانی کە هەژارن هاتوو تویان بۆ دابینکەن ڕەنگە هەندێک شوێن هەبێت پێویستی بەوە بێت دوو ژوور سێ ژووری بۆ دروستکەی وەکو خوێندنگایەک بۆ مناڵەکان لەتوانە لە خوێندن ڕزگاریان بێت ئێمە ماوەی ڕابردوو لە یەک دوو دێب هەبوو لە دەوروبەری قەڵاتزێ کە مەکتەبی تیان نەبوو وایە لە چەندەیەکەوە بە هاتوو تویان کردای بچوونایە بۆ مەکتەبی گوندێکی تر کە ئەمە وای کردبوو بارگرانیشی دروست کردبوو باوکی مناڵەکە نێتوانی بەڕاستی مناڵەکانی ببرێ بەداخۆ 200 مناڵەکان لە خوێندن دابڕن ئەمانە کۆمەڵی هۆکارن کە ئاکرێ ئێمە لەسەر ئاستی فراوان ببەخشین هاوکار بین لە چارەسەرکردنی ئەم کێشە گەورانی ناو کۆمەڵگە. کلتوری بەخشین لە ناو کوردەواریە یەکێکە لە هەر کلتورە جوانەکان وەکو ئەبینیت مەسن لە وەختی خۆیدا کە خواردنێک ساز کراوە لە ماڵێک ئەکسەر براوە بۆ ماڵەکانی تەنیشتی وەکو کلتورێکی بەخشون و فێرکردنەوەی ئەم عادەتە وەکو بینین ئێستا ئەم کلتورە ڕەنگە لە هەنێ شوێن و لە هەنێ ناوچە بەرەبەرە بەرەو دابەزین چوبێ و بە خوشحاڵی و کۆمەڵە ڕێکخرا و کۆمەڵە لایانی مەدەنی ئیش لەسەرم پێکەوە ژیانەکەن ئیش لەسەر ئەوە ئەکەن کە ئەکرێت کاتێک کە یەکێک لە تەنگانەیە لە نەخۆشیەکە یاخۆ لە ناڕەحەتیەکە لە هەست بابەتەکە بێ بتوان هاوکاری بکەن و کۆمەچی بکەن بۆی بتوانن ئەو ناڕەحەتیە تێپەڕن بێکەوانە. ڕاستێکی ئێمە یەکێ لە شتە جوانەکانی ناو کولتوری کوردەواری هەمیشە باسی لەوە کردووە ئەوەی کە خۆت هەتا خۆتی خۆی بە دراوسێکەشت هەیبێ و دراوسەکەش دەمانەوەی بێ ئەمە کللتوریکی زۆر جوانە بەڵام باشتر وایە تۆ لەسەر ئاستی فراوانتر ئێمە بێت جێی بکەینەوە کێ پێویستی بە هاوکاریە ئەو لایەنانە کێن کە ئەیانەوێ هاوکاری بکەن ئەو کەسانەی کێن کە پێویستە هاوکاری بکرن بەداخۆی مای بینین لە بەردە مزگەوتەکانە کۆمەڵی خەڵگیە بەرماڵ ڕاخات ئەسڵ هەر کوردی نازان زمانەکەشیان چیە خەڵکی چی ئەبەخشێبەوە بەڵام کۆمەڵی شوێنی ترێ پێویستپێتی ناچێ نەیبەخشێ یان بەداخەوە لە ترافیکان کۆمەڵی مناڵ هەیە خەڵکە چی بەخشێ بۆوانە ئەمانە ڕەنگە تۆ هانی مناڵەکە بی زیاتر بمێنێتەوە لەسەر شەقام. بەڕای من خۆشترین کاتی من ئەو کاتێ خۆشترین کاتی من ئەو هەستەیە کاتێکە کەسێک پێویستی بە شتێکە من بتوانم پێویستەکەی پڕکەمەوە یاخود کارەکەیەکەوێتە لایەن بتوانم تێپەڕکەم وە کۆڵێن یەکێک لە سەحابەکان و توێتی ئەگەر ڕۆژێک یەکێک تەخەنەیان لە دەرگایەکەم و داوای شتێکم لێ نەکاوە هەستەکەم و ڕۆژە خوا لێم عاجزە لەبەری وا هەستەکەم کاتێکە یەکێک بۆ لام یە بۆ لام و یە پێویستەکەی بۆ پڕەکەمەوە هەستەکەم من نوێنەری خوام لەسەر زەوی. والله بۆ هاوکاری خەڵک هاوکاری یەکەکە یعنی من ئەوەی کە فێر بنە خەڵکەوە فێر من ناتوان بە خەڵک بڵام شتێ بکەن چۆن شکور بۆ خوا خەڵکەمان وشیارە بۆ هاوکاری یەکترەکەن ئەساکە من کەم ئەندامم لە پەڕینەوە لە ڕۆشتنە هاوکاریکی زۆر ئەکرێم تر لە سارەکانەوە بێت لە خەڵکەوە بێ سپاس بۆ خوا هاوکاری هەیە ئیشەڵا زیاتریشەوە بەردەوامیشە بێت. بەنای خدای بەخشندەی میهرەبان بەخێراتتانەکەین و لێرەشەوە پیرۆزبایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان لەسەر جە موسڵمانان ئەکەین و داواکارم خوای گەورە ئەم مانگە بکاتە خێر و خۆشی بۆ میلەتەکەمان بۆ نیشتیمانەکەمان. بەڵێ بە دڵنیاییەوە ئینسان کە لە کۆمەڵگەیەک ئەبێ
هەتاکو زیاتر ڕۆحی هاوکاریکردنی هەبێ بە دڵنیاییەوە پەیوەندەکانی ڕۆژانە گوڕوتین و ڕۆحێتێکی تریە بێ بۆیە ئێمە هەریەکە و لای خۆمانەوە ئەو کەسانی دەوروبەرمان کەسانێکن کە خاون پێداویستین یاخود پێویستێکیان هەیە ئێمە ئەگەر بتوانین بە پێی ئەو توانایی کە هەمانە مادی بێ معنەوی بێ ئێمە هاوکاری ئەو کەسانە بکەین هەم ئەو کەسە خۆشببختە بێ و هەم بەڕاستی وەکو شیرازەی کۆمەڵایەتی وەکو پەیوەندی کۆمەڵایەتی ئەو کۆمەلگەیە لە دۆخێکی زۆر جێگیرا بێ و ئەو کۆمەلگەیە کۆمەلگەیەکی خۆشگوزەران و کۆمەلگەیەکی خۆشببختە بێ بۆیە من هیوادارم لەم مانگە پیرۆزە هەمومان وەکو دەستپێک لە ڕابردوو چەندێک هاوکاری دەوروبەرمان کردبێ ئێستا زیاتری بکەین و هەوڵ بدەین ئەو کەسانە بەسەر بکەینەوە کەوا پێویستێکیانەیە. ڕاستی پێششی بە خێراتنیەوە دەکەم سپاسان دەکەم ئێمە وەکو گەلێکی موسڵمان ئێمە دەبێ هەممان هاوکاری یەکتی بین جا چ لە ڕووی ئاینیەوە چ لە ڕووی هەموو شتێکەوە چونکە ئێمە موسڵمانین مەمنونی ئەو کەسانەی کە هاوکاری یەکترین چکە ئەمە ئەرکێشی سەرشانی هەموو مسلمانێکە هاوکاری یەکتری بێجا چ بە غێری مسلمان یا مسلمان یعنی وەکو شتێک هاکەزایی مسلمان لەسەر وازبە جا چ بە سەرمایهدار بێت چ بە کەسێکی بێ هاوکاری بەرامبەرەکەی خۆی بکات لەو مانگە پیرۆزەدا. ڕاستی زۆر کارێکی پێویستە و زۆر جوانە وەکو عەرزم کردی شەد نییە تۆ هەر بمادی بێ بە قسەیەکیش بێ لە شوێنێک بێ لە مزگەوتەکان بێ یعنی مامۆستانی ئاینی بێت لە دوعاکی کێج بێ ئێمە پێی ڕاستی پێویستمان بۆیە چکە ئێمە هەر هەمومان هاوکاری یەکتری چکە ئەندام بێت چ ساق بێت. بابەتی برابە ڕێزە مرورەکان لە کاتی پەڕینەوە لە کاتی پەڕینەوە ئەتر لە دوورۆ بەرە ڕومێنە تا پەڕمەوانێ لەگەڵمان ئەم پارێزن ئەوە یارمەتێکی زۆر سپاسیانەکەن ئیمرورە بە ڕێزەکە هاوکایی تری زۆرە وڵات پیاگە بایسکا زۆر زۆرە سپاسیانەکەم. داخەوە من نازانم ئینسان کە خوای گەورە دروستی ئەکە ئەگەر هەموو ڕۆژەکانی وەکو یەک بێ و ئەگەر کەسێکی سوود بەخش نەبێ من نازانم یعنی چ چێژێکە بینێ لەو ژیانە بۆیە ئینسان هەتاوەکو ببەخشێ و هەتاوەکو هاوکاری دەوروبەری کا بڕوا بکە متعە و چێژێکی زۆر تایبەتی لێبینێ بۆیە من هیوادارم ئەو کەسانەشکەوا بڕوایان بەمە نییە بە خۆداچوونەوەی بکەن و سوود لەو کەسانە ببینن کەوا لەم پرۆسەیە یاخود لەم جۆرە هاوکاریانە خۆشببختی و چێژی لێبینن ئەوانیش فێر بن و هەوڵ بدەن هاوکاری دەوروبەر بن. وەڵڵاهی هیوادارم من ناڵم خۆم کەسی بەرامبەرم لە من خراپتر لە من چاتر هیوادارم هاوکاریان هیوادارم بەهانانم چونکە ئەمە ئەرکێشی سەرشان دەخوای گەورە بۆی داناوی تا بیکەی باشتر لەوەی کە نەیکەی چکە پێی سەربەرزی پێی گەورە دەبی هەرچی مرۆڤاتی شتێکی گەورەیە هەرچی مرۆڤاتی مرۆڤ بۆ خۆی شتێکی گەورەیە ڕواڵەتێکی گەورەیە کە ناوی دێنی مرۆڤ بە مانای کەلیمە مرۆڤە. هەقا ئەوەی کە هەیەی هاوکاری فەقیر و فەقرا بدات چونکە هەیە موچەی نییە هەیە کەم دەرامەتە هەیە نەخۆشی هەیە پارەی نییە عیلاجەکە بسێنێت تا هاوکاری فەقیر و کەم دەرامەت بدەن کەمە چونکە ئەو پارە کە ئێسا ئەی بەخشێت دوای ئەوە خوای گەورە ئازای ئەو پارە ئەداتەوە بە زیاتری بۆ ئێگەڕێنێتەوە بۆ ئەو دنیایشی دەوری هەیە و خوا پاداش لێداتوە. مسلمانان ئەوە هاتدێک بۆ لە ناو خۆیانە هاوکاری یەکیان کردووە بەڵام زیاتر ئێستا ئەم قەیرانەوەی کردووە ئەوەی کەم بووە تۆ ئێستا ناو خەڵکە بەڵام سپاس بۆ خوا کە میلەتی میلەتێکی مسلمانە ئەوە هەر ماوە ئەکرێتێ بەزانیەکە هەر ئەکرێتەوە هاوکاری ئێست. کەسەیە لە ڕووی دینەکەیەوە هاوکاری باشی خەڵک ئەکات و هیوادارم هەموو سەرمایهداران لەم ڕۆژەیە کە خەڵک
نەبوو خەڵک چاوەڕێی مەعاشەکە مەعاش نییە و خەڵک بێکار و کەسابەتە هاوکاری مسلمانان بکەن لەم مانگە پیرۆزەیەدا بە دڵنیاییەوە خەڵکانێکی باشن هاوکاری خەڵکەکەن و یارمەتی خەڵکەدەن سوپاسیان دەکەین. ئامۆژگاری زۆر هاوکاری خەڵکە دوو قسەی خێر بکە بۆ گەنجێک کە خەریکە لە ڕێلاعەدا ئەوە هاوکارێکی باشە و خێرێکی گەورەیە بۆ خۆتەکەی چونکە تۆ لەوانەیە لە شتێکی خراپ بە دووری کرد.